دوای دیاریکردنی لیستە براوەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕەنگوبۆی حکومەتی ئایندەی عێراق ناڕوونە بە تایبەتی لیستە براوەکانی هەڵبژاردننی عێراق لیستەکەی موقتەدا سەدرە کە لە ئێستادا نە لە ئێران و نە لە ئەمریکاش نزیک نییە. زۆرێک پشتیوانی لایەنی عەبادیان دەکرد، بەڵام عەبادی ئەنجامێکی باشی بەدەست نێنا. ئێستا هەموو لە دەوری موقتەدا سەدر کۆبوونەتەوە. سەدر کە دژی ئێران و دڵنیاشم دژی ئەمریکاشە. دوای دەرکەوتنی ئاکامەکان بەپێی راپۆرتی میدیاکان قاسم سولەیمانی نوێنەری ئێران خۆی گەیاندۆتە لیستە براوەکان. ئەمریکاش مەگۆرجی نات. ئامانجی سەرەکی ئەمریکا لە عێراق ئەوەیە کە ڕۆڵی ئێران لاواز کات. ئەوە ململانی بەشێکە لە ئیدارە جیاوازەکانی ئەمریکا. بەگشتی حکومەتێکی عێراقیمان دەوێت کە سەر بە ئەمریکا بێت. گەمەکەرە سیاسیەکانی عێراق وەک چاودێران بۆیە چن کاریگەری وڵاتانی جیهانی و ناوچەیان بەسەرەوەیە. هەڵبژاردننی 2010 ڕوون بوو. ئێران ڕێگەی نەدا ئەیاد عەلاوی براوەی هەڵبژاردن حکومەت پێک بێنێ. ئایا هەمان سیناریۆ دەرهەق بە سەدر ڕوو دەدات؟ بەڵام سەدر وەکو ئەیاد عەلاوی نییە. لەلایەن خەڵکەی شیعەوە زۆر پشتیوانی لێ دەکرێت. هەروەها دەتوانێت خەڵک لە دژی حکومەت بێنێتە سەر شەقام ئەگەر پەراوێز بخرێت. ئەو هێزە میلیشیانەی سەرتاسەری عێراقی داگیر کردووە زۆربەیان سەر بە ئێرانن. ئەگەر حکومەتێ بەدڵی ئێران نەبێت چی ڕوو دەدات؟ وەک دەگوترا ئەمریکاش گرەوی لەسەر عەبادی بوو. پێگەی ئەمریکا بەرەو کوێ؟ ئێمە دەسەڵاتی ئەمریکا بەسەر عێراقدا بەکاردێنین ئەوەی کە پێی دەگوترێت ئابووری 20 تریلیۆن دۆلاری لە مەشق و ڕاهێنان و ئامێر و کەلوپەل و ئەوانەی پێی دەوترێت کاریگەری لەسەر بانکی جیهانی. ئەمەش وەکو فشارێک لەسەر بەغدا بەکاردێنرێت. کورد لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە کۆی 329 کورسی 58 کورسی بەدەست هێناوە. بەڵام سەردانی لیستە کوردیەکان هەر لایە بۆ خۆی دەستی پێکرد. خۆی کورد لە بەردەم دۆڕیانێکایە لەلایەکەوە فرسەتێکی بۆ هاتوتە پێش بەوەی کەوا ماڵی ینی عێراقی عەرەبی بە شیعە و بە سوننەیەوە بەش بەش بوون. ئەگەر کوردەکە هەمووی بەیەکەوە یەک لیست بووایە گەورەترین لیستی عێراقیە بوو. سەرکەوتنی لیستەکەی موقتەدا سەدر یار و نەیاری لە خۆی کۆ کردوتەوە. ئیتر ڕوون نییە ئەمریکا یاخود ئێران ڕۆڵی لە دروستکردنی حکومەتە نوێەکەدا دەبێت یاخود بڕیارێکە بێت ناچێتە سەبەتەی هیچ لایەکەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.